طبعا دوای ئەوەی لە 16 دوی ساڵی 2021 هەرێک لە شێروان شێروانی و شیڤان سەعید و گۆیدار زەباری و ئەیاز کەرەم و هەریوان عیسا طبعا ئەوانە بەپێی مادە یەک لە یاسای ژمارە 21 ساڵی 2023 حکم دران لە دادگای تاوانی دوی هەولێر بۆ ماوەی 6 ساڵ بە هەولێرەکەیان. ئەوە بوو ئێمە لەگەڵ تیمی پارێزان لە هەوڵێکی بەردەوامدا بووین. 2000 ئەمڕۆ فەرمانی سەرۆکایەتی هەرێم گەیشتە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بە تەخفیفکردنی حکومەکەیان بە 160 واتە ئەگەر لە 6 ساڵ حکم بووبن دەکات لە نیوەی 6 ساڵ کەمتریش واتە 2 ساڵ و چەند مانگێک. ئەوانش لە سەرەتای مانجی دەی 2020 دەستگیر کراون هەمویان بۆ حساب دەکرێت بۆیە بۆ پێبێ ئینشاڵڵا بۆ 5 بۆ 6 مانجی دیکە ئەوانە بە خانەوادەکانیان شاد دەبنەوە. کاریگەری و ئاساواری هەردەمینەیە بەڵام هەموو خەڵکی کوردستان و هەموو دنیاش دەزانێت کە ئەوانە لەسەر سجیراون ئەوانە لەسەر پرسی ئازادی ڕادربڕین ئەوانە دەستگیر کراون بۆیە لە زیاتی ئەوەی کە ئەگەر خەڵک لەسەر تاوانێکی قێزەوەن بجێت و خۆی پێشەرمەزار بێ ئەوانە تا هەتای شانازی بۆ دەکەن کە لەسەر کەیسش ئەو بابەتە گیراون.